ئەم گەرازانەی کابرایە مستەسمر گرتوێتی و یعنی بێ هیچی نێ هاتووە تەبلیغمانی کردەوە لێم 2 مانگتر مۆڵەتتانە دەمێ و گەرازەکان نەڕوخێنم دەرتانەکەم بەس ئەگەر ئێوەتیان ناومانی نووسیوە ئەلەساس ئەگەر دروستم کردەوە ئەیدەمەوە ئێوە ئەنجا ئەم کابرایە دروستیەکە ئەیداتەوە ئێمە بەم حیسابە بێ ئەگەر بیداتشەوە ئێمە ئەگەر چاوەڕێی ئەوکەی نەبێت 2 ساڵ لە ماڵەوەداشێتە ئەم کابرا ئەم گەرازانە دروستەکە خۆمە ئیش ڕۆژێک و دوان نییە بڵێن هینێکە ئەنجا ئایا ئەم عالەمە ئەتوانێت 2 ساڵ لە ماڵەوەدانشێ بژیت بە بێپارە ئەمە هەمووی ڕۆژانەکەی ئەوەیە کە ڕۆژانە پێی بژی ئێمە داواکاری ئەوەمانە جێگایەکمان بۆ دابینکەن و یا واسمان لێبێنن لەم جێگای خۆمان ببێنینەوە تەواو یعنی جێگە نەما لەمە زیاتر ئیستثماری لێ بکەن ئێمە کۆمەڵێک ئەندام پەرلەمانمانەیە وەزیرمانەیە لە بەغدا سڵتە بەدەستن على ئاساس ئەم ئینە ئیستثمار کراوە على ئاساس مزایدە کراوە مزایدەیەکی ژێربەژێر خۆیان کردویان ئێمە لێرە ئیجارە دەین زیاد لە 300 عائلە زیاتر 500 ئەبێ زیاد لە 10,000 مەتری وەرگدۆ لێ من ئەیڕوخێنم و ئەبێەوە چۆڵیکەن بووم هیچ تەعویزێکشمان ناداتێ هیچ قەرەبوویەک بۆ ئێمە ناکاتەوە هیچ حسابێکش بۆ ئێمە چۆڵی ناکەین ئێمە دەنگمان بگەێنە لایەنی پەروەردیدار خڕبووینەتەوە دوێنێ پێ لە تەبلیغێکمان بۆ هات لە مەرکەزی ئازادیەوە لە شورتەوە ئەمەش نوسخەی کتابەکەیە لەسەر ئەم تەبلیغە لەسەر وعدی خۆیان ئەمڕۆ چوین سەردانیانمان کرد هاشایان لەم کتابە کرد ئەڵێ بە هیچ شێوە ئێمە ئاگاداری ئەم کتابە نیمان ئەو پیاوەی وا استثمارەکەی وەرگرتووە خەڵکی مووسڵە بە ئێماڵێ من خەڵکی مەدینەم من نامێ بەناو تەجاوز و ئەوە تهدیدتان بکەم و دەرتان کەم بێ بەشتان کەم بەڵام ئەوەی وا دوکانەکەتان لێگردووە عەقدتان لەگەڵی کردووە ئێمە لەگەڵ ئەوان ڕێکەوتمان کردووە خەساری ئەوان نەدەین ئێوەی وەک کرێکی دانیشتنە 1 دینارتان نادەینێ شۆنتانش بۆ دابین ناکەین مشکلەی خۆتان حەل کەن و تەواو